سڵاوتان لە بێوم کاتتان باش بێت پێشانگای شێوەکاری وارووا کتێب لە نێو فستیڤاڵی وبینی زیوینی گەلاوێژ بۆ دووەم ڕۆژ بەردەوامی هەیە و بە خۆشحاڵیەوە خەڵکانێکی زۆر یەن بۆ سەیری پێشانگا شێوەکاریەکە وارووا بۆ کڕینی کتێب و ئەو سەرچاوە گرنگانەی کە خۆیان پێویستیانە. ئەمڕۆ دووەم ڕۆژ کە بەشێک لە چالاکیەکان بەگومان لە ڕێی پرۆگرامی کورسات مەگەزینەوە بۆ ئێوە ئازوو خۆشەویست ئەگوازینەوە گفتوگۆکەم لەسەر پێشانگا شێوەکاری و بەتایبەتیش کاری پەیکەرسازی لە نێو پێشانگای شێوەکاری 25مین خۆلی فستیڤاڵی وبینی زیوینی گەلاوێژە لەگەڵ زۆر بەڕێز کاک بەختیار هەڵەبجەی کە خۆیان یەکێکن لە بەشداربوانی نێو فستیڤاڵە. کاک بەختیار سڵاو لێ بێم کاتت باش. سڵاو لە ئێوەش، سڵاو لە کورساتی ڕەنگین. سپاس بۆ تۆ. بەشداریکردنی یەکێک لە پەیکەرسازە بە ئەزمونەکانی نێو کوردستان با بڵێم لە نێو فستیڤاڵی وبینی زیوینی گەلاوێژە بۆ ئەم ساڵ بەکارێک چیە گەیەنێ بۆ تۆ؟ سوپاس بۆ کەناڵە ڕەنگینەکەتان. بەشداربوون هەموو بەشداربوونێک بۆ خۆی چالاکیەکە، هەموو بەشداربوونێک بۆ خۆی ئەکتیڤیتێکی ترە، بەڵام فستیڤاڵی گەلاوێژ جارێکێکە لەو فستیڤاڵە جوانانەی کە لە سلێمانیە هەیە، هەروەک ئەوەی کە فستیڤاڵی فیلمیشمان هەیە، فستیڤاڵەکانی تریشمان هەیە. بەڕاستی جێگەی شانازیە کە تۆ بتوانانی لە کارێکی وا گەورە بەشدار بیت، چونکە ئەم پێشەنگایە نزیکەی 150 هونەرمەند بەشدارە لە ناو عێراق، لە جنوب و لە کوردستانەکەش و لە ناوەڕاستیش کارەکان بەعام کاری فەنانی وەکو عەرەبەڵێ مخەضرەمن، فەنانە زۆر باشەکانیان هەڵبژاردووە. ئەم هەموو جۆرە ستایلەکان کاری تایە، لە ستایلەکانیشە هەموو جۆرە مەوادەکان لە ئەکریلیک و لە زەیت و لە سیرامیک و لە پەیکەر بەشدار بوون. بەعام شتێکی زۆر جوان و ناوازەیە، تەمەناکەم ئەمە بەردەوام بێ. ئەم ساڵ فستیڤاڵی گەلاوێژ لە چەند لۆکیشنێکی جیاواز کارەکانی خۆی بەنجامەگەێنێت، دواتە پێشانگای شێوەکاریەکە بەجیا وە کۆمەڵێک پانێڵ و بابەتەکانی تر بەجیا. وەکردنەوەی پێشانگایەکی گەورەی لەم شێوەیەش ڕاستە سلێمانی بەجەر نییە و بە بەردەوامی ئەم کارانە هەیە، بەڵام ئەمە بۆ بینەر، بۆ چاوی بینەر و بۆ ئێوەش وەکو هونەرمەند چی ئەگەیەنێت؟ بەڕاستی ئەم بەربڵاویە، ئەم یاکۆ بڵێن ئەم فراوانیە شتێکی زۆر جوانە، جگە لەوەی وەکو جەنابە فەرمووت پانێڵ و شێوەکاری ئێمە ئیشێکی مەسرەحیشمان هەیە، یاکۆ بڵێن پێشنگای کتێبیشمان هەیە، شتەکان هەتا زیاتر بن، چالاکیەکان جوانتر ئەبێ و بابەت و ئینەکان زیاتر گەورەتر ئەنوێنێ فستیڤاڵی گەلاوێژ. بەڵام من پێشنیاریشم کردەوە کاک مەلا بەختیار ئینشاڵڵا بۆ ساڵی ئایندە یاکۆ بتوانین هەر لە زەمنی فستیڤاڵی گەلاوێژە سیمپۆزیۆمی پەیکەرتاشی جیهانی ئەنجام بدەین کە بتوانین 15 هونەرمەندی جیهانی بین لێرە لە زەمنی فستیڤاڵەکە پەیکەر دروستکەن. سپاس بۆ بەڕێز بەختیار هەڵەبجەی شێوەکار، سپاس بۆ وتەکە. سپاس بۆ ئێوەش بەخێرن سەرچاو. یەکێکی تر لە ئامادەکارانی نێو بەشی نمایشی شێوەکاری فستیڤاڵی وبینی زیوینی گەلاوێژ بەڕێز ساڵح نەجارە کە بەڕێزیان بەکارێکیش لە نێو فستیڤاڵەکە بەشدارن و لەم بەشی پرۆگرام لەگەڵ من. کاک سەلاح سڵاو لێ بێ. خێربێن. ئەوەی کە من ئەیبینم ئەم ساڵ زۆر گرنگی درا بە کاری شێوەکاری و پەیکەرسازی و نەک تەنها لە کوردستان بەڵکو لە ناوەڕاست خوار و عێراقیش ئێمە توانیمان کە سوود لە ئەزمموی بەشێک لە کەڵە هونەرمەندانی ناوەڕاست خوار و وەرگرین و ئەو تێکەڵکردنی کللتورە بۆ ئێوە وەکو هونەرمەندان تا چەند گرنگ بوو لە نێو فستیڤاڵەکە؟ ئێمە وەکو ئەم فستیڤاڵە وتم لەگەڵ کاک بەختیار دانیشتوان باسی ئەوەمان ئەم پێشانگە چۆن دروستی بکەین. ئێمە لوژنەیمون 5 کەس، ئەو لوژنەیە ئەوە کێ هونەرمەندەکانی وەکو داوەتی ڕسمی ناردین بۆیان کێ ئەوانە ناون کە لە بڵێن لە عێراق و لە وڵاتی عەرەبەکان و ئەوانە داوەتمان کرد نزیکە 200 هونەرمەند، لەو 200 هونەرمەندە 150 ئێستا لە گەلەرێکەیە. ئەم بڵێن ئەم پەیوەندیەکان و ئەم پێشەنگایەکی هاوبەش لەگەڵ عەرەبەکان و لەگەڵ ئەمە وەکو پردیکە پردی دروستکردنی ئەو پەیوەندیەکانی لەگەڵ هونەرمەندانی عەرەب لەگەڵ هونەرمەندانی کورد تا هەرکێ بزانێت کولتوری چۆنە، ئیشی برادرانی عەرەب چۆنن، کوردەکان چۆنە، تێکەڵ بوون لەو مەوزوعە. ئێمە هەوڵماندا 150 کەس 150 هونەرمەند ناودار لە هەموو لە سلەیمانی بوون، لە دوهۆک بوون، لە بەسڕە بوون، لە ڕۆمادی بوون، تێکەڵ بوون. دوێنە باسم کردوتم ئەم گەلەریە بووە وەکو عێراقێکی مسەغەر 18 پارێزگا لەم کۆکەوە. فستیڤاڵی گەلاوێژ تا چەند دەرفەت بوو بۆ ئێوە
بۆ ئەوەی کە بتوانن جارێکی تر هەمووکو لیژنا و هەمووکو هونەرمەندیش کارەکانتان نمایشکەن چکەم کاری کە لە پشتی خۆمان ببینم ئەمەیەکێکە لە کارەکانی تۆ پێشم بڵێ باس لە چێکا کاک ساڵح من یەکی لەوانە ئەم دەرفەتی نمایشکردنی پێشەنگا و ئەمانە لە هەموو وڵاتەکان هەیە ئێمە ئەم فستیڤاڵ گەلاوێژ وەکو چۆنەڵێن برێکێکی بۆ ئێمە تەنها ئەوە نییە ئێمە کە سەرپەرشتداری ئەم پێشەنگایە ئێمەش وەکو بەشدار بوون ئێمە کە من بە تابلۆکی بەشدار کردومە ئەو تابلۆیە تەنها ئەوەیە لە ئیشی بڵێن تەکنیکە جیاوازە مەوادی خامی ئەمانە بەشداریم کردووە ئەو پێشەنگا تابلۆکەیە وەکو سلسلەیەکی لە ئیشەکانمە باسی مرۆڤەکەم پێش ئەوە من معرەزی بە ناوی بەغداد واحد لە تورکیا لە گەلەری کەلیمات بەشداریم کردووە ئەمە بڵێن چۆن درێژی ئەو ئیشەکانمە لە تورکیا ئەرزم کردووە باسی ئەوانە کەم تەرحیلە لە شوێنی خۆیان نامێنن وەکو مەجموعەیەکی مرۆڤ دەرەچن لە وڵاتی خۆیان کۆچبەر بڵێن کۆچبەرەکان ئەمانە هەمووی خستمەسە سەر ئەم تابلۆ بە تەکنیکی ئەڵێن تەکنیکەکە جیاوازە مەوادەکەشی جیاوازە مەوادەکە تەلی پەنجەرەیە ئەوەیە بۆ ئەوە هەمومان ڕۆژانە ئەو تەلی پەنجەرە بینین بەس من کردمە تابلۆیەک بە جوانی و بە جەمالیکی زیاد کارێکی هونەری تایبەت سپاس بۆ بەڕێز ساڵح نەجار شێوەکار کە لە مەشەی پرۆگرام لەگەڵ میسپات دکتۆریان سلااوی لە بێم کاتەسپاس هەربژی مەمنون ئەو بینم ئەکتیڤی زۆر لە نێو فستیڤالەکە و بە تایبەتیش لە نێو پێشانگای کتێبەکە بەڕست وەکو نووسەرێک و وەکو وەرگێڕێک وەکو مامۆستایەکی زانکۆش بوونی پێشانگای کتێب لە نێو فستیڤالە ئەدەبیەکانە چۆن ئەبی سپاس بۆ ئەو ستایشە ئەکتیڤبوونی من بەم سۆگەری لە ناو هەموو چالاکی و فستیڤاڵێکی ڕۆژەمیری و کولتوریە ئیترەبێ ئێمە بجوڵێنەوە بە چالاکی پێشکەش بکەین و بە تایبەتی یەکێک لە بەرگەهرە بەلای منەوە بەرگەهرە گرنگ و پێویستی و سەرچیەکانی فستیڤاڵ یا هەموو چالاکیێکی ئەدەبی بریتێرە پیشانگای کتێب ئەم ساڵیش خۆشبەختانە بایەخێکی زۆر زیاتر بە پیشانگای کتێب دراوە و ژمارەیەکی زۆر زیاتر لە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە بەشداریان کردو و ژمارەیەکی زۆر ناونیشانی جیاجیا لەم پیشانگایە بوونیان هەیە و ئیتر منیش بە ناو هەموو کتێبەکانە گەڕام مەجموعەیەکم کڕی دڵم خۆشە بێگومان بم هەم بە فستیڤاڵەکە هەم بە پیشانگای کتێب بە دیاریکراوی وەکو یەکێک لە نووسەرە هەرە دیارەکانی نێو دنیای ئەدەب لەگەڵ تێپەڕبوونی ساڵە فستیڤاڵی یوبیلی زیوینی گەلاوێژ چۆن ئەبینیت بە بەراورد بە ساڵانی پێشووتر ئەم ساڵی پاروە ڕاستە چەند ساڵێک بەهۆی کۆرۆنا و زۆر بابەت ترکان فستیڤاڵانە و زۆرێک لە فستیڤالە جیاریەکانیش نەکرا بەڵام زۆر کاتەیە بەشێک لە نووسەران بەراوردی ئێستا لەگەڵ چەندین ساڵی پێشووتری خۆیانەکەن کە لە نێو فستیڤاڵەکانە بەشداریان ڕاستە ئەمەی بڵین پێشکەوتنی فستیڤاڵەکان کە ئێستا گەیشتوەتە یۆبیلی زیوین کاتە 25 ساڵ کە ئێستا 25 فستیڤاڵی گەلاوێژە بێگومان بە بەراورد لەگەڵ فستیڤاڵی یەکەم و دووەم و هەشتەم و دەیەم و دوانزەیم لەگەڵ ئەمانە بڵین جیاوازیەکە زۆر بەڕوونی دیارە و ئەم پێشکەوتنە هەنگاو بە هەنگاوی فستیڤاڵ لەگەڵ زیوینە لەگەڵ 25 زۆر بەڕوونی بە شێوەیەکی بەرچاو هەستی پێکرێ هەم لە ڕووی پێشکەشکردنی بابەتەکان هەم لە ڕووی پانێڵ و لە ڕووی بانگێشکردنی ژمارەیەکی زۆری میوانەکان و جۆری میوانەکان و لە ڕووی تەکنیکیەوە تەکنیکی ڕۆژی یەکەم بۆ نمونە لە 25 فستیڤاڵە بڵین جوایەکی زۆر جوان و باش پێشکەش کرا و بابەتەکانیش بڵین پانێڵەکان کە ئەمڕۆ ڕۆژی یەکەم بوو و لە ڕووی چاپکردنی بابەتەکان و بەرنامەی فستیڤاڵ لە زۆری ڕووی ترەوە هەر هەموو ئەمانە هەم بڵین پێشکەوتنی فستیڤاڵەکان دەرەخەن هەم پەرۆشی بۆ ڕۆشنبیری پەرۆشی بۆ بایەخدان بە چالاکی ڕۆشنبیری و تر ئەمەی کە ئێستا ئێمە قسەی تیاکەی پیشانگای کتێب یەکێشی ترە لە دەرکەوتەکان یا لەو بابەتانی کە فستیڤاڵ بایەخیان پێدات. تۆرگیان زۆر سپاس بە وتەکانت و من خۆشحاڵ بووم کە
لە نێو بەشێکی تر لە نێو فستیڤاڵی یوبیلی زیوینی گەلایش و لە نێو کتێبخانەی کتێب بڵین لە نێو کتێبخانەکە و نمایشکردنی کتێبەکانە جارێکتر تۆم بینیەوە سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئەو شە جوانانەتان هەربژی سپاس بۆ دکتۆر نەوزاد ئەسوەت مامۆستای زانکۆ و نووسەر کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵم بووی بەڵێ ئازیزانی ئێمە وەکۆ بینن زۆرێک لەو سەرچاوە گرنگانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی و نەک تەنها بڵین بە زمانی کوردی بەڵکو بە بەشێک لە زمانە زیندوەکانی جیهانی وەکو عەرەبی و ئینگلیزی و تورکی و زۆرێک لە سەرچاوە گرنگەکان لێرە بوونیان هەیە و فستیڤاڵی یوبیلی زیوینی گەلاوێش ئەمڕۆ دووەم ڕۆژی بەڕێوەچێت بێگومان بۆ چەندین ڕۆژی تریش ئەم فستیڤاڵە بەردەوامی هەیە هەم لە پێشانگای شێوەکاری و هەم لە پێشانگای کتێب و نمایشکردنی کتێبەکانیش.